یەکەم دادگایکردنی تۆمەتبارانی دۆسیەی کوشتنی تاریقی بەقاڵ لە دادگای سلێمانی بەڕێوە چوو. ژمارێکی زۆر لە کەسوکاری تاریقی بەقاڵ لە بەردەم دادگا و هۆڵی دادگایکردنەکە گرت بوونەوە. لەگەڵ هێنانی سێ تۆمەتبارەکە بۆ ناو هۆڵی دادگا، کەسوکاری تاریق هەوڵی چوونە ژوورەوەیان دەدا بۆ نێو هۆڵەکە. بەمەش دادوەری دۆسیەکە دانیشتنەکەی بۆ کاتێکی نادیار دواخست. دادوەر بڕیاری داوا ڕۆژێک تایبەت بکات بە دادگایکردنی بکوژانی تاریقی بەقاڵ و هیچ دۆسیەکی دیکەی تیادا دانونێت. بۆی گژی پێبوو لە ناو دادگادا سعات دەو چارەك دەو بیزەقە بوو حاکم دانیشت و مەجموعەیەکیان لێکردینە ژوورە لەوانەیە کە ئەچینە ژوورەوە سێ تاوانبارەکە لە قەپەزەکەوە سابوون قسان لەگەڵاکردن لەو کاتە لە دەرگایرا و تەقەتەق و دەنگە دەنگ و ئەمانە حاکم وتی ئەگەر وا بێ محکەمەکە دواخەین. کەس بە قسەی نەکرد لە دەرەوەی زیاتر لە دەرەوەی هۆڵەکە گژێکە پیا بوو لە ناو محکەمەشە متەهمەکە وتیان تەجیلەکرێ و ئێتر هەوڵێگەیرا بوو ئەوەی ڕێگە لە تاوانبارەکان بیگیرێ نەشنە دەرەوە ئەو بجێڕایانەوە. وتی حاکم قەراری یاوتی با بە مەم شێوەیە ناکرێ ئێتە وتی بۆ پێنجشەمەیەک دیاری ئەکرێ کە تایبەت بێ بە ڕۆژەکە بەس بەم محکەمەیە. دایکی تاریق داوای سزای لە سێدارەدان بۆ بکوژانی کوڕەکەی دەکات. وەڵام نزانین داوای چیەکەم، داوای ئیدامەکەم. چۆن زاڵمێکی ئاوا کوڕێکی ئاوای لە ناوبردەوە بێدەنگ بم، من داوای ئیدامەکەم، داوای ئیج ناکەم. تێگەشتی ئیدامی کاو لە ناوی بووە 44 کێسی لەسەرە بۆ لە ژوورە بە خزمەتیەکە. داواکەم لە حکومەت و کوڕا گەورەکەی تاریقی بەقاڵ کە نیگەرانی و خەم هێشتا بە ڕوخساریەوە دیارە دەیوت ئەوانەی باوکمیان کوشت دەبێت بکوژرێنەوە. داواکەم لە حکومەت و حاکمە بە ڕێزەکان کە ئەو سیانەمان بۆ ئیدام بکەن. هیچی کەم وەڵڵا ئەمێ بە ئیدامیانکەن تاوە. بەڵێ خوشێکی تاریقیش دەڵێت ئەگەر سزای لە سێدارەدان جێبەجێ بکرایە دیاردەی کوشتن بەم ڕێژە ترسناکە بەرز نەدەبوویەوە. ئەگەر مجریمەکانی تاریقی بەقاڵ لەسەرا هەڵبواسرانە و ببوونە بە پەند بۆ ئەم میلەتە باوەڕ ناکەم شتێکی تر ڕووی بات. تۆ لەو ڕۆژۆ ئەزانی چەند کەسی تر مناڵی بێتاوان خەڵک هەمووی تووشی دڵە ڕاوکێ تووشی نەهامەتی بەڕاستی من خۆم لەو ڕۆژەوە ئەزانم بەسەر دنیا ناگەڕم. یعنی ئەو نە کۆسپێکی گەورەیە لە باسکردن نایە. ئێستاش ئەبووای حاکم بوویتایە بە یەک جەرسە بوویتایە ئەمانە یەکسەر ئیدام بکرێن. داواکارم لە بەرپرسانی ئەم شارە حکومەتی بەڕێز بێتە سەرخەت ئەو یاسایە بخاتەوە گەڕ کە لە سێدارەدان هەیە. تاریق ڕۆستەم ناسراو بە تاریقی بەقاڵ کە تەمەنی 39 ساڵ بوو و خاوەنی 4 منداڵ و 10 خوشک و برایەکە. ئێوارەی 18 کانونی یەکەمی ساڵی ڕابردوو ماڵئاوایی لە کاسبکارەکانی هاوڕێی کردو بە چەند عەلاقەیەکی دەستیەوە بەرەو ماڵ و لای منداڵەکانی بەڕێکەوت. بەڵام تاریق جارێکی دی ڕوخساری منداڵەکانی نەدیتەوە و بە ئۆتۆمبیلەکەیەوە بێسەر و شوێن بوو. دوجار لە 7 نیسان و پاش 4 مانگ لە بێسەر و شوێن بوونی ئاسایشی سلێمانی دۆزینەوەی تەرمەکەی لە نێوان گەڕەکی ڕاپەڕین و قولە ڕێسیدا لە شاری سلێمانی و دەستگیرکردنی بکوژەکانی ڕاگەیاند کە وەستا حەسەنی بەڕێوەبەری گشتی ئاسایش بەباندا ترسناکەکە ناوی بردن چون جیا لە تاریق چەندین کەسی دیکەیان کوشتووە و ئۆتۆمبیلەکەیان بردووە و فرۆشتویانە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.